خی گەورە و میهرەبان بە خێراتنی ئێوەی بەڕێز دەکەم بۆ گەیاندنی ئازاری ئەو مناڵانە بەلایەنی پەیوەندیدار. من وەکو باوکی ئەو دوو مناڵە کە هەردووچیان خاوەن پێداویستی تایبەتن لە هەمان کاتدا هەردووچیان پێویستیان بە چارەسەری سروشتی چڕ هەیە کە لە حالی حازر مانگانە 800,000 دەدەم بە سنتەر ڕۆژانە بۆ 1 سەعات. و لە هەمان کاتدا ئەوەی بچووکم ناوی محەممەدە کە یەکە لە نەخۆشیە CP پێڵێنکەوە شەلەلە لێ بە خۆمان پێ دەڵێن شەلەل کە چارەسەری لە دەرەوەی وڵاتە لە وڵاتی ئەڵمانیایە و ئەوەی گەورەم ناوی لاویە تەمەنی 6 ساڵ و 2 مانگە یەکە لە نەخۆشە دەگمەنەکان کە من ماوەی 5 ساڵ و نیوە دکتۆری فەقەرە نەماوە نەیکەم نەگەیشتم بە هیچ نەتیجەیەک تەنها ئەوە نەبێت دکتۆرەکان کۆکن لەسەر ئەوەی ئەو قایشەی 3 مانگجارێک بۆ بەدڵکەم کەوا کولفەکەی 300 دۆلارە و تاوەکو ئێستا من نەمزانیوە ئەو مناڵەم یەکە لە نەخۆشە دەگمەنەکان کەوا MPS 6 پێدرێن تاوەکو ئەو کاتێک کاگرزگار خۆی دوو مناڵەکەی 3 مانگ 4 مانگ پێش ئێستا هاتن لێرانە قسەیان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن کرد کە بینیم ئەو برادرە مناڵەکەی هەمان شێوە و شکل و هەموو نیشانەکانی لە مناڵەکەی منەچێ و ڕاستەوخۆ سەردانی وەزیری تەندروستیم کرد و پێم و دوی مناڵەکەی منیش هەست دەکەم یەکە لەو نەخۆشانە دوا بە دوای ئەوەی وەزیری تەندروستی منی ناردۆ مستەشفای ڕاپەڕین بۆ لای دکتۆرە لانە کەوا فەحس بۆ ئەو مناڵە بکرێ بزانین ئایا ئەو نەخۆشیە هەیە یان نا. لە چواردەی دوو فەحسەکەی دەرچووە کەوا یەکە لەو نەخۆشانە بەداخەوە کە لە هەموو نەخۆشەکان دەرەجەی زیاترە و لە هەمووان زیاتر پێویستی بە چارەسەر هەیە. خودی دکتۆرە لانە کە فەحسەکەی بینی و مناڵەکەی بینی وتی ئەو مناڵە وەزعی زۆر خراپە دەبێ بە زووترین کات دەست بە چارەسەری بکەین. منیش وتم کێشەنیە با دەست بە چارەسەری بکەین و دەرزیەکانی لێ بدەین. بەڵام وتی ئێستا لە حالی حازر دەرزینیە و دەبێت چاوەڕێی بکەین. من نازانم یعنی ئەگەر ئەو مناڵە بە زووترین کات پێویستی بە چارەسەر بی و دەرزینە بێ مانای چییە؟ ئەوە 2 مانگە ئەو مناڵە فەحسی دەرچووە تاوەکو ئێستا هیچ دەرزیەک نییە من لەو منداڵی بدەم. و چارەسەریشی لە وڵاتی ئەڵمانیایە کە زۆر پێویستە ئەو مناڵە ببردرێت بۆ دەرەوەی وڵات لەبەرەوەی هەموو جەستەی لە پوکانەوەیە و نەدەتوانێت بڕوە نەدەتوانێت قسەش بکات. تەواو ئەو نەخۆشیە بەسەری دازاڵ بووە و کەوای لێ کردووە لە هەموو شتێک پەچی خستووە تەنانەت کاریگەری لەسەر چاوەکانیشی هەیە خەریکە چاوەکانی لێدەست بدا. بۆیە داواکارم لەلایەنی پەیوەندیدار کە بە زووترین کات بێن بەهانای ئەو مناڵانە بۆی بیان بم بۆ چارەسەر بۆ دەرەوەی وڵات. و ناشمەوێت دوای ئەوە دوای ئەو کۆنگرە ڕۆژنامەوانیم دوای ڕۆژێک 2 ڕۆژیکە بڵێن وەڵا عیلاجەکە هات. بەپێی ئەو زانیارەی من هەمە ئەو دەرزیە تاوەکو کۆتایی ساڵ نایە بۆ ئەو مناڵە. دکتۆرە لانە ئەڵێ دەبێت چاوەڕێکی ئەگەر دەرزی زیاد مایە ئەو کات لی دەدەین. ئەو دەرزیەش زیاد ناکە لەبەرەوەی هەر منداڵە و نسبەی خۆی بۆ هاتووە. جا داواکارم لەلایەنی پەیوەندیدار من وەکو نەوەیەکی پێشمەرگەی ئەیلول و کوڕی پێشمەرگەی گوڵان داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی دەکەم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی و جێگرەکەی کاقوبات تاڵەبانی داواکارم کاکە لاوی تەنها چاوەکانی لە جەستەیدا ماوە بینایی هەبێت. هیوادارم بە هانای کاکە لاوی بێن